براتي هلا ولا جاني بكردستان، هلا بكردستان، هلا بيك لجاني براتي لجاني انزامدانی یاریەکە و تێکەڵکردنی ئەستێرەکانی عراقی لەگەڵ کوردستان تەنها ئامانجی ئەوەیە ئەو پەیامەی هەرێمی کوردستان هەیەتی ئەو پەیامەی هەولێری پایتەخت بە تایبەتی هەیەتی بەداخەوە دەبینین دەسەڵاتدارانی عراقی پێشێرکاری دەستوری دەکەن دەسەڵاتدارانی عراقی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان زەحمەتی خەڵکی هەرێمی کوردستان دەدەن گەشە سەندەکانی هەرێمی کوردستان ئەوان چاویان پێ هەڵنایە بەڵام ئەوە پێمان وانییە خەڵکی عراقی بی بەڵکو نوخبەیەکی باوەڕ نەبووە بە ئازادی نوخبەیەکە باوەڕی نییە بە هەرێمی کوردستان نوخبەیەکە باوەڕی نییە بە دەستور بەڵام ئەو خەڵکی عراق نییە ئەو یاریزانە خۆشەویستانە ئەستێرەن هەر یەکێک لەوانە چیرۆکێکی سەرکەوتنی عراقیەکانی لە پشتە ئێستا لێرەنە لە دوێنێکەوە زۆر دڵخۆشن بە دڵیان خۆشە بە گەشە سەندەکانی هەولێری پایتەخت بە جوانیەکانی هەولێری پایتەخت ومێد دەکەینە ئەو یاریەش ئەو پەیامە برایەتیە قوڵتر و باشتر و چاکتر بکاتن بە تاکید بەرنامەکە هەر ئەنجامدانی یاریەک نییە کۆمەڵێک بڕگەی تێدایە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ڕاستە یاریەکە دۆستانەیە ئێمە ومێد دەکەین هەڵبژاردەی کوردستان و هەولێر بیباتەوە.